قەیرانی ئاو لە چەمچەماڵ لە چەمچەماڵ دوو هەفتە جارێک ئاوی خواردنەوە دەدرێتە هاوڵاتیان کە سوکاری ئەنفالکراوانیش دەڵێن ئەمە ئەنفالی دووەمە. چەمچەماڵ بە ناحیە و گوندەکانی شێوە بێ ئاوە. خەڵکی شارەکەش دەڵێن بەرپرسانی شارەکە لێرە ناژین بۆیە هەست بە ئێمە ناکەن. با گوێ لەمدایە حاجێ بگرین کە دوو کوڕی ئەنفال کراوە. بزانە چۆن باسی وەزعی خۆیان دەکات. واللهی 15 سال 16 سالەوە لێرەین مستەمرخواغا بێ. جا بەڕێزان ئەمە دۆخی هاوڵاتیانە. بچیتە هەر ماڵ و کۆڵانێکی سنووری چەمچەماڵ چیرۆکی جیاوازی بێ ئاوی گوێ دەبێت. خەڵکیە و ناوچەیە زۆربەیان داهاتی ماڵنگانەیان سنووردارە. بەم هاوینە ناتوانن ڕۆژانە 20,000 دینار بدەنە تانکەری ئاو. لە کاتێکدا ئەوەشیان بە زەحمەت دەست دەکەوێت. پایتەخت میدیا بە دوواداچوونی بۆ ئەم کێشەیە کردووە. هاوڵاتیانی شارەکە دەڵێن دوو هەفتە جارێک ئاو دێت. ئەویش چۆن؟ سەعات و نیوێک زۆر بەکەمی کە بەشی پێداویستەکانی خەڵک ناکات. ئەم بێ ئاویە ئەنفالە. با خەڵکەکە خۆیان قسە بکەن. یعنی ئێستا لە کێ ئەپرسید لەم عێراقا ئەزانێت چەمچەماڵ بێ ئاوە. بە شەرێکیش ئەم شارە پایتەختی دوو ئەنفالە. وتم ئەمە ئەنفالی دووهەمە، ئەمە ئەنفالە. بەداخەوە طبعاً زۆر بەداخەوە خوا گوناح و عیبە نییە کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوان ئاوا بەم بێ ئاویەوە ئازار بدرێن. ئەو خەڵکە دەبوایە ئێستا هێندە ژیانێکی خۆشیانە بواە برین و خەمەکانیان ساڕێژ کرابایە نەک خەمی گەورەیان دابینکردنی ئاو بێت. چەمچەماڵ لە ماوەی 24 سەعاتدا پێویستی بە 6,000 مەتر سێجا ئاوی خواردنەوە هەیە. بەڵام ئێستا 8,000 مەتر سێجا ئاوی خواردنەوەیان بۆ دابین کراوە. ئاخر کاکەوە لەکوێ ئەمە لەکوێ؟ گلەی ئەم خەڵکە هەر کەم ئاوی نییە. دەڵێن بەرپرسانی ئاوی چەمچەماڵ ماڵیان لە کەرکووکە و کێشەی ئاویان نییە. قایمقامی چەمچەماڵ ماڵی لە سلێمانیە خەمی ئاوی نییە. بۆیە کاتێک بەرپرسانی شارەکە دانیشتووی چەمچەماڵ نەبن هەز بە تینۆتی خەڵکەکە ناکەن. باسێکی دیکەش هەیە. خەڵکی چەمچەماڵ دەڵێن فەرمانگەکانی ئاوی چەمچەماڵ و ناحیەکانی بە تانکەر ئاو بۆ ماڵی بەرپرسانی سەربازی دابین دەکەن. تەنانەت ئەو تانکەرە ئاوانەی بۆ بارەگا و فەوجەکانی پێشمەرگە دابین دەکرێت دەبرێتە ماڵی بەرپرسە ئەمنیەکان. هەرچەندە چەمچەماڵ لەسەر زی بچووکە کەچی تاکە شارە لەسەر ئاستی هەموو عێراق بە هاوین خەریکە دانیشتوانەکەی لە تیونەتیدا بخنچێت. لە وەرزی زستانیشدا هەمومان بینیمان چ لافا و کارەساتێ ڕووی لەو شارە کرد. بەهەرحاڵ چارەسەری کێشەی ئاوی چەمچەماڵ پرۆژەی ئاوی گۆبتەپەیە کە 25 ساڵە نەتوانراوە تەواوی بکەن. تەنها لە بانگەشێڵ بژاردن لایەنێک دەیکاتە باس و بەبیری خەڵکی دێنێتەوە. دوجار بە بڕیاری سەرۆکی حکومەت یارێمی کوردستان بڕیاری جێبەجێکردنی بۆ دەرچووە. ئێستا کاری تێدا دەکرێت. بڕیارە ناوەڕاستی ساڵی داهاتوو تەواو بکرێت کە ئێستا نزیکەی لە 150 کارەکانی ئەنجام درراوە. هیچی دیکە ناڵم تەنها لە ئاهی دایکی ئەنفالکراوان بترسن. ئەوەش بزانن ئەو پرۆژانە سەرۆگوەزیرانی دەوێت.